سڵاتان لەبێت بینەرانی عەزیز لە ڤیدیۆیەکی نوێ لە کەناڵی کرفاکس گەڕامەوە لاتان. ئایا دەزانی ١٦ مێشکی مرۆڤ لە چاوری پێکاتووە؟ ئایا دەزانی کاتێک منداڵ لەدایک دەبێت هەموو شتێک بە ڕەش و سپی دەبینێت؟ ئایا دەزانی مێرولەکان لە بەرزترین شوێنی جیهان بەر ببنەوە نابرن بەهۆی سووکی کێشیان؟ ئایا دەزانی کە غازی ئاسایی بۆنێکی نییە بۆیە کۆمپانیەکان بۆنیان لەگەڵ تێکەڵ کردووە بۆ وەربارێکی لە ناکاو؟ ئایا دەزانی کە چاوی شین لە چاوەکانی تر ئەستیاترە بە ڕۆژ؟ ئایا دەزانی مێش پەنجە چاوی هەیە؟ ئایا دەزانی کاتێک لەسەر مانگ خۆت دەکێشیت کێش لە کێشی سەر زەوی کەمترە؟ ئایا دەزانی کەژنومێردێکی بەرازیلیە سەن بە چاندنی ملیۆنێکدار دوای 18 ساڵ بووە دارستانی ئەمازۆن؟ ئایا دەزانی کە کۆکاکۆلا لە هەموو وڵاتەکانی جیهان هەیە جگە لە وڵاتی کۆریای باکووری کوبا؟ ئایا دەزانی لە کاتی خەوتن هەستی بۆنکردن نامێنێت؟ ئایا دەزانی عوشترە و کەسانی بیرناسێتەوە کە ستەمیان لێ کردووە؟ ئایا دەزانیت کە بۆقی گار گیز نانوێت؟ ئایا دەزانیت کە ورچە جەمسەریەکان لە ژەمێکدا دەتوانن 10 بەترێق بخۆن؟ ئایا دەزانیت کە مار دەتوانێت پێشبینی بوومە لەرزە بکات؟ ئایا دەزانیت کە تاوەکو ئێستا لە کێشوەری ئەستۆرالیا گڕکان بوونی نەبووە؟ ئایا دەزانی خێراترین ماسی لە جیهاندا ماسی شراعە؟ ئایا دەزانی بەندنخانەکانی ئەمریکا 135 بەندنخانەکانی جیهان پێک دێنێت و ژمارەی بەندنخانەکانی لە ژمارەی کۆلێژەکانی زیاترە؟ ئایا دەزانی هەستی بۆنکردنی سەگ 1000 ئەوەندەی هەستی بۆنکردنی مرۆڤە؟ ئایا دەزانی کە مێشکی مرۆڤ لە 12,000 ملیۆن خانە پێک دێت؟ ئایا دەزانی ئەسکی گوێسکەکان بچووکترین ئەسکی مرۆڤە؟ ئایا دەزانی گەورەترین ئۆقیانوس لە جیهاندا ئۆقیانوسی ئادیە؟ ئایا دەزانی هێتا ڕێژەی ڕووناکی لە ژوورەکەتدا کەمتر بێت وایفاکەت خێراتر و زیاتر کار دەکات؟ ئایا دەزانی گەورەترین گوڵ لە جیهاندا گوڵی ڕافلیسیایە؟ ئایا دەزانی خۆر لە ڕاستیدا ڕەنگی سپیە؟ ئایا دەزانیت کە جاگوار دەتوانێت لە ماوەی 6 چرکە 100 مەتر ببڕێت؟ ئایا دەزانیت کە کاتژمێری ژێراوی یەکەم جار لەلایەن سنیەکانەوە بەکارهاتووە؟ ئایا دەزانیت کە زەوی خوێن هەڵنامژێت؟ ئایا دەزانیت کە مار هێمای پزیشکی هەموو جیهانە؟ ئایا دەزانیت کە کرمی زەوی چاوی نییە؟ ئایا دەزانیت کە مێرولەکان هاوشێوەی مرۆڤ باوێشک دەکەن؟ ئایا دەزانیت کە دۆلفینەکان دەخۆن بە داخستنی یەکچاو؟ ئایا دەزانیت کە ئاوی گەرم لە ئاوی سارد زووتر دەبێت بە سەهۆڵ؟ ئایا دەزانیت کە وێنەی مۆنالیزای جبرۆیەکی نییە؟ ئایا دەزانیت کە پەپوولەکان بە پێیەکانیان تام دەکەن؟ ئایا دەزانیت کاتێک لە گوگڵ دەنووسیت Who is the world best-مان دەنووسرێت محەممەد؟ ئایا دەزانیت بچووکترین وڵات لە جیهاندا وڵاتی ڤاتیکانە؟ ئایا دەزانیت کە دڵی ئافرەتان لە دڵی پیاوان خێراتر لێ دەدات؟ ئایا دەزانیت کە مرۆڤ بە ڕەنگ سپیەکان زیاتر تووشی کێشەی گورچی لە دەبن؟ ئایا دەزانیت کە مانگا 3 مەعیدەی هەیە؟ ئایا دەزانیت کە فیلەکان لە دووری 500 مترەوە بۆنی مرۆڤەکان دەکەن؟ گەشتین بە کۆتایی ڤیدیۆکە تکایە لایکی ڤیدیۆکەتان بیر نەچێت و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن.